بەخێراتنی کەناڵی پەیامەکەم بۆ گوندی نەوێ بناری سوورێن ئێرە گوندی نەوێ ئێرە پێڵەن چەمی نەوێ ئاوێکی سازگاری هەیە چەنا گەنج لە گوندەکانی نێو بەردەبەل قەڵبەزە تازە دێ سێ سادەقیش لە قەزای سێ سادەقشۆ چەند جار هاوڕێی خۆم گەنجی سێ سادەق ژیان بۆ مەلەکردن ئاوێکی سازگاریە بەڵام جادەکەی کەمێک ناڕەحەتە بۆ ماتۆر تۆزێ باشە بۆ سیارە باش نییە واللهی بەتایبەتی پێنجشەمان و جومعان فراغێگەیە بۆ گەنجان مەکاتیان نەبێ چکا زۆربەی گەنج بیسا مەشغوڵن ئەو کاتە تۆزە خەرەباڵ خەیرە بە تەئکید بێ بەرامبەرەوە نیعمەتی خوا این کەس نییە هەر لە زووشۆ هەیە وەکو بەروار و شکات و شتەکەی نازانەوە نیعمەتێکە لەوە لەگەڵ لە ناوی گوندی نێوە هەبوو بێت ئەم کانیاوە زمانه للي بدل والله غريب خايف بفلان لا يساعدني تصير گوندی نەوێ گۆمە گەورەی پێوترێ خەڵکێکی زۆر لێرە مەلەیەکەن بە تایبەتی لە هاوینە خەڵکێکی زۆریە بۆ ئێرە لە سەیسایق و لە شانێری و لە گوندەکانی دەور و پشتی گوندەکۆیان بۆ ئێرە بۆ مەلە ئەمە سەرچاوەیەکی ئاوە پێوترێ گۆمە گەورە سەرچاوەکانی تر بە پارە مەلەی تیاکرێ ئێرە بە خۆڕاییە و هی کەس نییە و هی گوندەکەیە تقریبا 10 کیلۆمەترێ 5 کیلۆمەترێ لە گوندەکەەوە دوورە قوربان من لە مایەکە دووسێ جاریان بۆ ئێرە بۆ مەلە خەڵکێکی زۆری ئەرەوەڵا بە حکمی ئەوەی ئێستا تۆزێ خەڵکەکە کەمترە چکم ئیشوکار پێگەیەوە ئیشوکار گەنجانی ئەوەیە چن بۆ پێنجوێن هۆکاری ئەوەیە تۆزێک کەمیشی کردوەنا مانگێ لەمە پێش ئێرە جمەیە هاوەنی خەڵکتیاب Wow.